دەبێت لە ئەندێشە و لە خەیاڵی خۆیدا خۆی بینی بێ وەکو کەسێک کە فێری زمانەکە بووە ئەو کاتە دەتوانێت هەنگاوەکانی دیکە بنێ شەدەیە بۆ ئەوەی فێربی ئەمە یەکەم پلەیە بە بڕۆی من ئەم دنیا ترێمبڵ لەرزی ئەمەی کە ئێستا دەیبینن سمینارێک کە سمینارێکی فێربوونی زمانی ئینگلیزی بە تەکنیکی جیاوازە یعنی هەوڵێکی زۆر باشە بۆی کەوا چۆن دەڵێ دەرگا بە دەرگا بگەڕێ بۆی کا زانیاری بەخشیت ئەمەش بەم شێوەیە دەیەوێت مێز بە مێز بگەڕێت و زانیاری بەخشێت لە پەنای ئەوەشەوە دەست و دیاری خۆی هەبوو کە کتێبەکەی خۆی بۆ مامۆستا هەبا و دەستخۆشی لێ دەکەم کاکوردۆ زۆر باشە وەرە ئێرە بزانیت ئیگزاستێت شەکەت زۆرمان سیمینارەکەم پێشکەش کرد لەسەر گرنگترین تەکنیکەکانی فێربوونی زمانی ئینگلیزی. هیوادارم هەموو ئەوانەی کە شتێک دەزانن لە بوارێکدا بێنە ناو خەڵک زانیاریەکان ببەخشن. هیوادارم هەموو ئەوانەی کە شتێک دەزانن لە بوارێکدا بێنە ناو خەڵک تەنها زانیاریەکان لە ناو سینەیاندا لە ناو سنگیاندا نەمێنێتەوە بە خەڵکی ببەخشن. يعني تبقى أبجريدين تصاعد وسطكان لبركة ولا فيسبوك يا كيخو توصل الشخص كان بستاشن بلاك ئەم جۆ ئێمە لە مەتیقەی مەخمور و دەشتی مووسڵ و هەولێرە بۆمان دێت زیاتر جوتیارانی ئێرە عەرزەکانیان ئەکەن بە گەنم و بە تەڕەکان لەبەر ئەوە لێرە ڕێژەی بڕشت زۆر کەمە لە چاو و مەتیقەی ئەوەیە و سعرەکەشی ئەمڕۆ زۆر هەرزانە. عادەتەن ئەم جۆکە دێتە ئێرە دێتە لا عەلافەکان وەکو دەڤەری شارە زوور ساحب حیوانەکانی دەڤەری شارە زوور دێن لێرە بە زۆری دەیکڕن ئەوەی کە خاوەنی حیوانی وردە و حیوانی بچووکە بە ساغیە یاتێ و خاوەن ڕەشە وڵاخ و وڵاخەکانیش ئەبێ بیهارن بە هارراوی بێتێ لەبەر ئەوە بۆ شیرەکەی سوودی ببێ و هەم بۆ گۆشیش زووتر گۆشتی پێگرێت و باشترە. Run this mountain board place. It's called Wanyi Park, and mountain boarding is like a crossover between snowboarding and skateboarding. Yeah, people can reserve a session for mountain boarding, and then they do a small instruction. It takes about half an hour, 1 hour, and then they can ride for the rest of the day. They can use the lift, and then they can discover all the jumps and all the runs that we have on the slope. It's also my first time here with the mountain boarding. For me, it's difficult when my board goes very fast, but I really like it, and yeah, it's very challenging. It's easy when the hills are not too stiff. Yeah, when it's not too stiff, that's very easy. But when it's very stiff, it's difficult because there are also a lot of holes in the ground, and then you start shaking, and then it's very difficult not to fall off your board.